سلااو بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستی دیاکۆ. بۆ ئەم جارە باس لە بابەتێکی نوێ دەکەین، ئەویش ڕێزنەگرتنی کات و بە فیڕۆدانی لە سەردەمی ئێستادا. هەر وەکو دەزانین کات بەشێکی گرنگی ژیانمانە، وەک دیاردەکانی تر کاریگەری لەسەر چارەنووس و ڕێچکەی ژیانماندا هەیە و پشتگوێخستن بە فیڕۆدانی زیانێکی زۆر بە کەسایەتیمان دەگەێنێت. بۆ ئەم مەبەستە میوانداری ئەلیم فاڕۆ دەکەین. ئەلیم بەخێر بێت. سڵاو و سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر خۆشحاڵم کە لێرە ئامادەم بۆ گفتوگۆکردن دەربارەی بابەتێکی وا گرنگ. باشە ئەلیم، تەڕوانینی تۆ بۆ کات چییە؟ لای من وایە وەک چۆن بڕی خوێن لە لەشماندا و بڕی ئاو ئۆکسجین لە گەردووندا دیاریکراوە، بە هەمان شێوەش کات و ماوەکەی دیاریکرا و سنووردارە. باشە بۆچی؟ لەبەرەوەی هەموو بوونەوەرەکان و دیاردە سروشتەکان تەمەنێکی دیاریکرایان هەیە، واتە ماوەیەکی دیاریکراو دەژین. اینجا ئەگەر ئەو کات و ماوە دیاریکراوە بۆ کار و چالاکی سوودبەخش تەرخان نەکرا، ئەو کاتە بە فیڕۆ دەڕوات و وەک پێویست سوودی لێوەرناگیرێت. باشە تۆ پێت وایە ڕێزنەگرتنی کات شتێکی بۆ ماوەیە؟ ڕێزگرتن یان ڕێزنەگرتنی کات خاسێت و ڕەفتارێکی مرۆڤە، هەر لە منداڵی و لە نێو خێزان و کۆمەڵگاکەی فێری دەبێت و بۆ ماوەی نییە و لەگەڵ منداڵ لەدایک نابێت. باشە یەگەر بمانەوە ئەو خەسڵەت و ڕەفتارانە لە ناودڵ و دەروونمان و بە تایبەتی لای منداڵ بڕەخسەنین، پێویستە چی بکەین؟ بۆ ئەم مەبەستە ئەوە دەبێت لە نێو خێزان و کۆمەڵگا و دام و دەستگاکانی تر بوار و ژینگەی گونجاو بۆ گەشە سەندنی خۆمان و منداڵەکان بە گرنگی کات و ڕێزنەگرتنی ئاشنا بکەیت. ئەوەی جێگەی داخە کە تاوەکو ئێستا کات لە لای ئێمە وەکو پێویست گرنگی خۆی پێنەدراوە و بە پێچاوانەشەوە هەندێک جار بەکەمیش سیرکراوە. دەتوانی بە نمونە بۆ ماڕوونی بکەیتەوە؟ بۆ نمونە ئێمە کە گەورەکان دەبینین لە کات و سەردان و هاتوچۆ و ڕاپەڕاندنی کارەکانیان پابەندی کات نابن و پێشەڵی دەکەن، یان ئێمە هەرزەکار لە کات و شوێنی خۆیدا کارەکانمان بە ئەنجام ناگەێنین و سەردانی کەس و کار و دۆست و برادەرەکانمان ناکەین، یان کار و چالاکیەکانمان بەجێ ناگەێنین. باشە ئەمە بۆ چ دەگەڕێتەوە؟ ئەوە زیاتر بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تاوەکو ئێستا کات لەلای ئێمە نەبوو بۆ کێشە و کلتور. اینجا ئەگەر بمانەوێت ڕێزی کات بگرین و نرخی خۆی بدەینێ، ئەوە دەبێت منداڵەکان لەسەر ڕۆتینی کار و چالاکیەکانی ڕۆژانە وەک نان خواردن، جلوبەرگ لەبەرکردن، یانیش جێبەجێکردنی ئەرکی قوتابخانە و یاریکردنیش ڕابهێنرێ. بێگومان خۆپاراستن زۆر باشتر لە چارەسەرکردن، واتە دایک و باوک و مامۆستا و کەسانی چواردەوری منداڵ پێویستە بە هەموو شێوەیەکەوە لەو هۆکارانە دوور بکەونەوە کەوا لە منداڵ دەکەن کات بە فیڕۆ بدەن و ڕێزی لێ نەگرن و بە پێچەوانەوە دەبێت ژینگە و بارودۆخی ڕەخسا بۆ منداڵەکە بڕەخسەندرێت. هیوادارم ئەم گفتوگۆکردنەما سوودێکی هەبوو بێ. سوپاس بۆ گوێگرتنتان و سوپاس بۆ ئەلیم فاڕۆ. کاتێکی خۆش.